سڵاتان لێبێت ئەم کاتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی هەنگاوی نوێم بە دیدارتان شاردم. بەهێزکردن و پتەوکردن و فراوانکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە یەکێکە لە ئامانجە سەرچیەکانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان. بە چەشنێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ دەست بەکاربوونی لە بەردەمانەوە باسی لەوە کرد کەەوە گرنگی زیاتر بە کاری فەرمانگەی پەیوەندیەکان دەدرێت. ئێستا حکوومەت هەرێمی کوردستان چاردن نووسینگەی بۆ نوێنەرایەتی حکوومەتەکەی هەیە. جگە لەمەش دەرگای واڵا کردووە بۆ نوێنەرایەتی قونسڵگەری وڵاتان و تا ئێستا 37 بۆ 40 نوێنەرایەتی قونسڵگەری وڵاتانی بیانی وزل هێز لە هەرێمی کوردستان بنیان. بەبەسمە ئەو بەرنامەیە تەرخام کەم بە ڕۆڵی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان بۆ دروستکردنی پەیوەندی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتان. ئەمیش بە میوانداری بەڕێز سەفینزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان و مەبەستیشمانە باس لە هەوڵەکانی فەرمانگەکە بکەین لە بوارەکانی گەشە سەندنی ئابووری و ڕاکێشانی کۆمپانیا جیهانیەکان و پێشکەشکردنی هاوکاری بۆ هاوڵاتیان. کاک سەفین سڵاوت لێبێت. یەکێک لە هێلە گشتەکانی کارنامەی کابینەی نوێم کە لەلایەن سەرۆکی حکوومەت خرایە ڕوو بریتی بوو لە فراوانکردن و بەرەو پێشبردننی زیاتری پەیوەندەکان لەگەڵ وڵاتان. بۆ ئەمە بەستا ئێوە چۆن ڕاست پێدراون ئەو بوارانە یان ئەو بوارانە چین کە بەرەستەندنی پەیوەندیەکان بەخۆیەوە دەبینێت. بەڵێ زۆر سوپاس. بێگومان کاتی کە حکوومەتی کابینەی نوێمی هەرێمی کوردستان دەست بەکار بوو ئەو کارنامەی کە لە پەرلەمان پێشکەش کرا و پەسەند کرا کارنامەیەکی گژیر بوو و ئەو بڕگەی کە پەیوەست بوو بە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە نەخشە ڕێگایەکی ئامادەکردیەوە لە کۆبوونەوەی یەکەمی کابینە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو وەزیرە بەڕێزەکان ڕاست پێدران کە کارنامەی خۆیان لە سەهێڵە گشتیەکانی ئەوەی کە پەسەند کرایە دابڕێژن. وێمەش وەکو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەو کاری کە لە کابینەی نۆیەمدا ئەنجام دەدرێت لە ماوەی 4 ساڵ پێشکەشمان کرد بە ئەنجومەنی وەزیران و لەوێش پەسەند کرا. بەهۆی کۆمەڵێک کێشە بێگومان کە کاریگەری نەکتەنها لەسەر فەرمانگە بەڵکو لەسەر کۆی کارەکانی حکوومەت و بگرە لە کۆمەلگای نێودەوڵەتیش کردیە ممکنە هەندێک تا ڕادەیە کارەکانمان نەتوانرابی وەکو خۆی جێبەجێ بکرێتن، بەڵام لەگە ئەوەشدا هەوڵەکانمان بەردەوام بۆ بە تایبەتی لەو باردۆخە ناهەموارەی کە ئێستا لە سەرتاسەری جیهانە هەیە بەهۆی کۆڤید-19 هەوڵماندایە لە ڕووی هاوکاری مرۆیی و هاوکاری پزیشکی و کۆمەڵێک هاوکاری تر چ لەوە کامپەکان بن کە لە هەرێمی کوردستان و چ لە بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بێتن و هەروەها وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش هەندێک هاوکاری سەرەتاییان پێشکەش کرایە. لە لایەکی تریشەوە لە ڕووی فراوانکردنی پەیوەندیەکانمان لە ڕووی دیپلۆماسی و سیاسی و ئابووری و پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان لە هەندەران ئەوەش کارەکانی خۆی وەکو جاران بەردەوام بووە و لە سەرەتایی دەست بەکاربوونی کابینەش ئێمە وەکو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەشداریمان لە کۆبوونەوەی مانجی نۆی 2019 ئەنجومەنی گشتی UN کرد لە گەشاندی عێراق و سەرۆکۆماری عێراق و لەوێش کۆمەڵێک دیدار و هەفپەیوین هەبوون و هەروە دواتریش لە مانجی 11 هەمان ساڵ سەردانێکی واشنگتنمان کرد و لەوێش کۆمەڵێک دیداری فراوان لەگە کۆنگرێس و لەگە وەزارەتی دەرەوە و هەروەها وەزارەتی بەرگری و ناوەندەکانی توێژینە و لێکۆڵینەوە ئەنجامدا و هەروە لەگە جالیدەی کریسیانەکانی کە لە ئەمریکا نیشتەجێ بوونە کە لە ڕووی ئابووری و لە ڕووی پێگەی خۆیان کاریگەرێکی زۆریان هەیە. جگە لەوەش چەندین سەردانی فەرمیمان لەگە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بۆ چەندین وڵات هەبوو تا ئەو کاتەی کە کۆتایی مانجی 2020 کە دوا سەردانمان لە بۆ ئوردن بوو لەگە بەڕێزیان و دوای ئەوەی تر بەداخەوە ئەو باردۆخە هاتە پێش و لۆکداون هەبووە نەتوانرایە بە پێی پێویست کارەکان ئەنجام بدرێن. بەڵام لەگە هەبوونی ئەو هەموو بەعسە دیبلۆماسیانێک کە لە هەرێمی کوردستانن لە پەیوەندێکی بەردەوامین و چەندین جار چ ڕاستە و خۆ بە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانس دانوستاندنمان لەگەریان هەبووە شیکردنەوەی بارودۆخی سیاسی و ئابووری و گرفتەکانی کە لە هەرێمی کوردستان و دیالۆجی نێوان هەولێر و بەغدا و کۆمەڵێک بابەتی ترکە ئەو لایەنە پەیوەندیدار و نوێ بایەخدارن. زۆر باشە بۆ زیاتر ئاشنابوون لە کار و
چالاکیەکانی فەرمانگەی ئێوە لە بوارە جیازیەکان. هاوکارم کاروان ڕەحمان راپۆرتێکی دروست کردووە بە پێکەوە بینەری. لە 15/6/2006دا فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەک فەرمانگەیەکی سەر بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دامەزرا. ئەویش بە چەند مەبەستێک بوو لەوانە: یەک، پتەوکردنی پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە لە بوارەکانی سیاسی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و ئابووری و چەندین بواری دیکە. دوو، سەرپەرشتیکردنی نووسنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرەوە. سێ، ڕێخستنی کاری نوێنەرایەتی وڵاتانی بیانی لە کوردستان و پتەوکردنی پەیوەندیە دوو قۆڵیەکان. چوار، سەرپەرشتیکردنی سەردانی شاندی بیانی بۆ هەرێمی کوردستان. پێنج، پەسەندکردنی بەڵگەنامە و بریکارنامەکانی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لە دەرەوە ئەنجام درراوە. شەش، گەیاندنی پەیامی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بە وڵاتانی دەرەوە. حوت، هەماهەنگی لەگەڵ ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودوڵەتیەکان. لە ساڵی 2009دا کاری فەرمانگەکە بە فەرمانێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران گۆڕانکاری تێدا ئەنجام درا و لە چوارچێوەی حوت بەڕێوەبەرەتیدا ڕێکخرایەوە، بەڵام تا ئەم ساتە بە یاسا ڕێک نەخراوە. ئێستاش لیژنەیەکی تایبەت سەر لە نوێدەیانەوێ کاری فەرمانگەکە ڕێک بخەنەوە. بەو پێی لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا باز لە فراوانکردنی کاری فەرمانگەکە دەکات. بە چاوچێوەی بەرنامی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بڕگەکان ڕێخستنەوەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و کاروباری پەیوەندەکانی دەرەوەیە. فەرمانگەی ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەوە پرۆژە یاسایەکی ئامادە کردبوو، پرۆژە یاسایەکی درافتێکی ئامادە کردبوو کە لە ڕووی یاساییەوە بە یاساییکردنی ئەم فەرمانگەیە و ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە و پێش ئەوەی کە ئەو درافتە یاساییە بچێتە بواری جێبەجێکردنەوە بواری بڵین خۆی کارەکانی خۆی ببینێ، ئێمە کارمان لەسەر ئەو کردووە کە پێداچوونەوەیەک بە ستراکچەری ئێستا بکەین پێش ئەوە ڕێخستنێکی هەیکەلی فەرمانگە بکەینەوە لە ڕووی پێکهاتەکانی فەرمانگە و بەپێی ئەو پێشهات و ئەو گۆڕانکاری و بارودۆخانەی کە ئێستا هەن ئێمە گۆڕانکاریەک لە پێکهاتەی کارژێڕی و یاسایی فەرمانگە ئەکەین. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا و لەگەڵ بوونی کەرەنتینە و گرفتەکانی هاتوچۆ کە زۆرینەی ڕێگەکان داخرابوون، بەڵام لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بوون لە گەڕانەوەی چەندین قوتابی و خێزاندا کە بەشێکی زۆر یانگیریان خواردەبوو. هەروەک لە بەشی کاروباری کونسڵگەریدا ڕۆژانە دەیان مامەڵەی جۆراوجۆری هاوڵاتیان بەڕێ دەکرێت. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرۆشیەوە ئەم ئێمەی وەکو فەرمانگە ڕاستپار بۆی بەو کارە هەستین. ئەمەش خۆی دەلالەتی ئەوەیە کە هاوڵاتیان ئێمە لە هەر شوێنێک بن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە گرنگی خۆی هەیە. ئەمەش ئەرکێکە لەسەر ئێمە دەبێ بەهانایانەوە بچین. بەشێکەیە بە ناوی کاروباری کۆنسڵگەری، واتە بە نەوعێکی تر بڵێم کاروباری هاوڵاتیان لە مەسلەی پەسەندکردنی بەڵگەنامەکان یانە گەڕانەوەی تەرمە بە ڕۆژانە ئەم پەیوەندیە لەگەڵ هاوڵاتیان هەیە و بەشێکیشمان هەیە بەڕێوەبەرایەتیەکمان هەیە تایبەت بە یاسایی و پەسەندکردنی بەڵگەنامەکان کە بە بەردەوام بە دوواداچوون بۆ کاری هاوڵاتیان دەکات. ئەم فەرمانگەیە چەندین ئەرکی دیکەی گرنگی لە ئەستوێ لەوانە: یەک، هاوکاری و هەماهەنگی لەگەڵ کۆمپانیا نێودوڵەتیە بیانیەکان و وەبەرهێنەرانی بیانی بۆ هاندانی چالاکی ئابووری و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. دوو، ڕێخستنی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دەرەوەی حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ موسەگەرکردنی بەشداری هەرێم لە کۆڕ و کۆبوونەوە نێودوڵەتیەکاندا. دەستخۆش بۆ هاوکارم کاروان ڕەحمان. کاک سەفین، ڕێخستنەوەی پەیوەندیەکانی دەرەوە یەکێک بوو لە ئەجێندای کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. وەکەوەی کە لە راپۆرتەکەش بینیمان فەرمانگەکەتان لەو بابەتە پرۆژەیەکی یاسایی ئامادە کردووە بۆ ئەوەی فەرمانگەکەتان بە یاسایی بکرێت. ئەمەوێت لەوە پرسم ئەم پرۆژە یاسایە بە چ گەیشت و بە یاساکردنی فەرمانگەکەتان چ ئیزافەیەک دەخاتە سەر کار و چالاشەکانتان؟ بڵێ خۆی لە کاتی خۆی لە 2006 کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران دەست بەکار بووە،
ئەو کاتە هەبوونی نێردە دیبلۆماسیەکان لە هەرێمی کوردستان ژمارەیان زۆر دیاریکرا و چەندانەیەک بوون و بە نسبەت نوێنەرایەتیەکانیشمان بە هەمان شێوە. بەڵام کە ئاستی فراوانبوونی نێردە دیبلۆماسیەکان لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی حکوومەت هەرێمی کوردستان لەگە دنیای دەرەوە فراوانتر بۆ بە پێویست زانرا کە لە ڕووی بە یاساییکردن و یاخود دامەزرایەکی یاسایی لە پەرلەمان پەسەند بکرێتن درافتێک ئامادەکرایە. بەڵام خۆشتان دەزان لە بارودۆخی ئێستا و کۆمەڵێک پرۆژە یاساییتر هەیە لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان تا ئێستا کاری لەسەر نەکرایە موچینەوە دواب بکەوێ. لە ئێستا تاوە کاتە بەهۆی فراوانبوونی ئیش و کارەکان پێداچنەوەکمان بە هەیکەل و کارەکانی فەرمانگە کردیە و ئامادەکاریە کرایە کە پێشکەش بە ئەنجومەنی وەزیران دەکرێت لەو ڕۆژانە بە مەبەستی پێداچوونەوەی ئەو هەیکەلە و دەرکردنی فەرمانێک یا نظامێک لە ئەنجومەنی وەزیران تا ئەو کاتەی کە یاسایەکە دەخرێتە بەردەستی پەرلەمانی بەڕێز و لەوێ بتوانن ئەو فەرمانگەیە وەکو مؤسسەسێکی ئاکتیڤ لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بەخۆی هەبێتن. بە ئاکتیڤکردنی ئەو مؤسسەیە یان ئەو فەرمانگەیە چ ئیزافەیەک وەک لە پرسیارەکەش باسم کرد چۆن دەستانواڵا دەکات کەوا بەرفراوانتر مامەڵە بکەن چێ لە هێنان و یان کارکردن بۆ ئەوەی کە کۆنسڵخانەکان بێنە ئێرە چ بەوەی کە نوێنەرایەتەکانی ئێوە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتان دەست بەکار بن. لە ڕاستیدا خۆی زیاتر موچینە شتێکی ئیداری بیتاڕادەیەک جگەل لە فراوانکردنی پەیوەندەکانمان کە بە ضروریە دەزانین. بەڵام ئەو فەرمانگەی ئێستا وابەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و لە ڕووی کۆمەڵک یاسا و یاخود ڕێنمایی ئیداری وابەستەی ئەوانەوەیە وەگەر بێت و وەکو وەزارەتێک ئەگەر هەرچەندە لە دەستوری عێراق هەبوونی وەزارەتی دەرەوە حەسریە بە حکوومەتی فێدرالی بەڵام بە شێوازێکی تر بە ناوێکی تر بە تەسمێکی تر دەکرێت وەکو وەزارەتێک پێناسەی پێ بکرێتن وەو کاتە هەم لە ڕووی ئەرک و ماف ممکنە زیاتر کارەکانی فراوانتر بیتن و بتوانانی زیاتر کار بکە بتوانانی زیاتر ئیمکانیات و سەلاحیاتی زیاتریشی لەبەردەست بێتن. بەڵێ جەنابتان باسی وەزارەتی دەرەوەی عێراقتان کرد کە وە خۆتان باستان کرد کە پێویستە هەمەهەنجەکە بێت لە نێوان فەرمانگەی ئێوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراقی. زۆر جار دەبیستینیان دەیبینین کەوا نوێنەرایەتی کورد یان کورد کەمتر بەشدار دەکەن لەو کۆڕ و چالاکیانەی کە لە دەرەوەی عێراق دەکرێن. هەمەهەنجیتان لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق چییە و چۆنە بۆ بەشداری نوێنەرایەتی کورد لەو کۆڕ و سمینار و ئێڤێنتانێک کە لە دەرەوە دەکرێن؟ بڵێ لە دەستوری عێراقا هاتیە کە هەرێمەکان دەتوانن نوێنەرایەتی خۆیان لە هەر شوێنێک کە بەئەسەی دیبلۆماسی فێدرالی هەبیتن لەوێش نوێنەرایەتی هەرێمەکان هەبی بەڵام پێویستی بە داڕشتنی یاسا هەیە بەداخەوە تا ئێستا ئەو یاسای وەکو ژمارەی زۆری تری مادە دەستوریەکانی یاسای لە بۆ دار نەڕێژرایە لەبەرەوە تا ئێستا لەو چارچیوەی جاران کە هەبووە ئیشەکان ڕایی دەکرێن. لە هەندێک شوێن پەیوەندی نێوان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و باڵوێزی فێدرالی پەیوەندێکی دۆستانە بووە و هاوکار و هەماهەنگ بوونە. هەندێک لەو باڵوێزانەکە ممکنە خۆیان زۆر لایەنگری هەبوونی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو بن و بگرە لە هەندێک شوێن دژایەتی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیشیان کردیە. بەڵام جگەلەوە پەیوەندیەکانمان لەگە وەزارەتی دەرەوەی فێدرالی هەیە و لە چەندین کۆڕ و کۆبوونەوەی نێودەوڵەتی لە ڕابردوو و بە تایبەتیش لە تەمەنی کابینەی نۆ هەروەکو باسم کرد لە UN کە سەرۆکۆماری عێراق بەشداری تێدا کرد و ئێمەش وەکو نوێنەری هەرێمی کوردستان بەشداریمان تێدا کرد و بەر لەوەش لە سەردانێکی فەرمی لە بۆ بریتانیا دیسان سەرۆکۆماری عێراق بەشدار بوو ئێمەش بەشدار بووین و لە کۆنفرانس یاخود کۆبوونەوەی دیالۆگی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا بە هەمان شێوە نوێنەری هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکان ئامادەیی هەبووە و کە بێگومان کۆنفرانسێکی چارە نووسازە لە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش لەوێ بەشدار بووە و ڕێی و دید و بۆ چوون و سیاسەتی هەرێمی کوردستانی پێشکەش کردیە. کاک سەفین وەکۆوی کە خۆت ئاماژەت پێکرد لە دەستوردا مامەڵەیەکی دەستوری پێویستە لەگەڵ فەرمانگەی
نێودەوڵەتەکانی هەرێمەکان بکرێت یانی بەڵام وە خۆت باست کرد کە ئەو پەیوەندیانە زیاتر لە ڕێگەی علاقاتی شخصیەوە دەکرێت زۆر زار باسیەوە دەکرێت کە کێشەیمە لەگەڵ بەغدا تەنها موچەنیە بەڵکو دیان کێشەی دەستوری ترمان هەیە وەکو مادەی 130 دیان مادەی ترکە بەپێی دەستور مەوجودن بەڵام مامەڵەیەکی تەندروستانە لە حکومەتی عراقیەوە لەگەڵ دەکرێت فشاری ئێوە بۆ ڕێخستنەوەی یان ئەو هەمە هەنجێک کە لە دەستوریشدا هەیە لە خاڵەکەی دەستوردا هەیە بەڵام جێبەجێ ناکەن وەکو چ وەکو فشار چ وەکو شاندی هەرێمی کوردستان کە دەچێتە بەغدا چۆن مامەڵەتان لەگەڵ ئەم دۆخە کردووە خۆی کێشەکان کۆمەڵک کێشەنە لە ڕاستیدا گە تەمەشا بکەی دەستور بەداخەوە ڕۆژانە دەبینی پێشیل کرایەوە هەمیشە سەرکردایەتی هەرێمی کوردستان چ لەلایەنە سیاسیەکان یاخود لە حکوومەت هەمیشە جەخت لەوە دەکەنەوە گەبێت و دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت بەشێکی زۆر لە کێشەکانمان چارەسەر دەکرێن ئەوە مەسلەی نەفت و غازە یاسای نەفت و غازە کۆمەڵک یاسای ترە کە پێویستە دابڕێژرێتن تا ئێستا وەکو خۆی مایتەوە لە 2007 تا ئێستا چەندین درافتی یاسای نەفت و غاز ئامادەکرا بەڵام بەداخەوە هەروەکو خۆی مایتەوە و ئەگەر بێت و مادە دەستوریەکان جێبەجێ بکرێت ئەو دەستوری کە هەرێمی کوردستان بەشداری تێدا کرد لە 2004 و 2005 لە بۆ نووسینەوەی لە بۆ کاتی خۆی و لە بۆ ئێستاش باشترین دۆکیمنتە کە بکرێ پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ڕێک بخاتن و نەخشە ڕێگایەکە لە بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆر لە کێشەکان ممکنە هەموو حەز و خواستی ئێمەی تێدا لە خۆ نەگرتی بیتن یاخود ئیلایەنەکانی تریش بە هەمان شێوە بەڵام لە حالی حاضر باشترین دۆکیمنتە کە بتوانێت ئیستینادی لەسەر بکرێتن و لە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام بەداخەوە پێدەچی کە لە ساڵانی ڕابردوو دەستور وەکو خۆی جێبەجێ نەکرایە مادەی 140 کە دەبووای لە کۆتایی 2007 کۆتایی پێبێت تا ئێستاش یەک هەنگاو نەچۆیتە پێش و بەداخەوە بە پێچەوانەوەشە ئێستا دەبینین مەسلەی تعریبکردنی ناوچەکان بەردەوامن و ئەوە یەک لەو کێشانەیە کە هەمیشە جەخت لەسەر دەکرێتەوە لەگە شاندەکانی بیانی لەگە سەفارەتەکان لەگە قونسڵیەکان و حتا لەگە سەفەرانی دەرەوەی حکوومەت یاخود هاتنی شاندی بیانی لە بۆ هەرێم هەمیشە جەخت لەسەوە دەکرێتەوە کە پێویستە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆەوەی کە گرفتەکانی عێراق بە شێوەیەکی گشتی چارەسەر بکاتن باش پرسی وەبەرهێنەرانی بیانی پرسێکە کە من پێم خۆشە بێتە تەوەرەیەکی گفتوگوی ئەو بەرنمەیە بێگومان پێش هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا وەبەرهێنەرانی بیانی زۆر لە هەرێمی کوردستان کاریان دەکرد بەڵام ئەو قەیرانە وای کرد کە وردە ڕوو لە کزی بکات هەمانجی ئێوە لەگەڵ وەزارەتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانی چۆنە و چی دەکرێت یان چیتان پێ باشە کە ئاستی ئابووری لە ڕێگەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان جارێککە بەرز بکەنەوە و هاندانتان بۆ ئەو پرسەچیە لە ڕاستیدا لە ڕابردوو لە ساڵانی ڕابردوو پێشی کە من خۆم دەست بەکارم لە فەرمانگە کارێکی زۆر لە فەرمانگە کرا لە بواری هاندانی سەرمایە گوزاری بیانی و نوێنەرەکانیش لە دەرەوە ئیشی خۆیان کردیەوە چەندین کۆڕ و کۆبوون و کۆنفرانس کرایەوە چەندین جار شاندی ژوورەکانی بازرگانی ئەمریکا بریتانیا وڵاتانی تر ڕویان لە هەرێمی کوردستان کردێ لێرە کۆڕ و کۆبوون و کۆنفرانس کرایە لە ساڵی ڕابردووش لەو فترەی کە کۆڤید 19 هەبووە چەند کۆڕ و کۆبوون و کۆنفرانسێک بە ڤیدیۆ کۆنفرانس کرایە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی بەشداری تێدا کردیە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی تێدا بەشداری کردی ئەوەی کە لە لەندەن کرا ئەوەی پێشماوەک لە ئەمریکا بوو و بەبەردەوام هەوڵ دەدەین کە بازاری کوردستان ببێتە شوێنێکی ڕاکێشانی سەرمایە گوزاری بیانی و ئەو دەرفەتانی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕاستە ممکن لە نێوان ئەو 4 ساڵی شەڕی داعش کێشێکی زۆر دروست بوو کارەکان وەستان دواتریش قەیرانی دارایی هاتە پێش و ئەو گرفتە سیاسیانەی کە لەگە بەغداشدا هەبووە بێگومان کاریگەری نگەتیڤی هەبووە بەڵام لەگەر ئەوەش دەگە بێت و بەراورد بکەی ڕێژەی سەرمایە گوزاری هەرێمی کوردستان لەگە بەشەکانی تری عێراق بە نسبە و تەناسب بیتن زۆر زیاترە و کەش و هەوایەکی گونجاویش هەیە و هەوڵماندایە کە ڕنگدانەوەی ئەو کەش و هەوایە پۆزیتیڤە بگەینینە لایەنەکانی دەرەکی
و پێشوازی لێ دەکرێتن بەڵام خۆشتان دەزانن سرمایە گوزاران هەمیشە بە زۆر بە حەزەرەوە تەماشای وڵاتانە دەکەن کە بە شێوەک بتوانن سرمایە گوزاری خۆیان لەوێ بکەن چونکە وڵاتانی شوێنی تر زۆر هەیە و بەداخەوەش ئەو کۆڤید 19 کاریگەری لەسەر ئابووری گشت جیهانە بۆ نەک تەنها هەرێمی کوردستان. کۆڤید 19 چەند ڕێگری کردووە لە کار و چالاکیەکانی ئێوە لە هاندانی و بەرهێنەرانی بیانی بۆی لە هەرێمی کوردستان سرمایەکانی خۆیان بەگەردەخن. بەدڵنیاییەوە کاریگەری هەبووە چونکە ئەو لایەنانی کە کۆمپانیان و سرمایەکی دیاریکراویان هەیە کە لە هەرێمی کوردستان یاخود لە شوێنێکی تر سرمایە گوزاری بکەن لە شوێنەکانی تر ممکنە کاریگەری نێگەتیوی هەبوو بیتن کۆڤید لەسەر کارەکانیان واتە سرمایەکەیان کەم بۆتەوە ممکنە ئاڵوگۆڕی بازرگانی یاخود گەشەکردنی ئابووری دابەزینی بەخۆبینیوە ممکنە ئەو ڕێژەیە کە تەرخانیان کردووە بە مەبەستی سرمایە گوزاری لە کوردستان یا هەر شوێنی تر ئیتر لەمە دووە نەتوانن تا وردە وردە کۆمپانیەکەیان یا داهاتی کۆمپانیەکەیان گەشە بەخۆوە دەبینیتن بێگومانەوە زانستێکی ئابووریە ممکنە وردەکاری زیاتر بیتن بەڵام بەدڵنیاییەوە کاریگەری هەبووە و دەستپێکی کابینەش بینیمان کە تا ڕادەیەک کێشەی موچە چارەسەر کرابوو لە مانجی 2019 کە بڕیاردرا پاشەکەوت نەمینێتن دوای ئەوە کە کابینەی تازە دەست بەکار بوو تا ماوەیەکی باش کەشوهەوایەکی باش هەبوو و حرەکەتێک لە بازار دروست بوو چ لە بازاری خۆمان و یاخود سەرمایەی بیانی لە هەرێمی کوردستان ئیتر ئەوە بوو کە هەندێک گرفتی تر هاتە پێش لە کابینەی پێشووتری بەڕێز عادل عەبدولمەهدی و کێشەکانی ناوخودی عێراق و خۆپیشاندان و دانوستانەکان و دووبارە بڕینی ئەو بڕە موچەی کە لە بۆ هەرێم داهات ئەوانە هەموو کاریگەریە بوو سەرباری ئەوەش هاتنی کۆرۆنا ئەوەش یەک لەو کێشانە بوو کە بەشێک لە کارەکانی حکوومەت و حەز و خواستی حکوومەت لە بۆ پەرستاندنی باری ئابووری و هەموو کەرتەکانی تر پەچی خست و یاخود لاواستری کردەوەی ئەمە لە ڕووی ئابووریەوە بێگومان وە خۆت باست کرد لە ڕووی هاتنی ڤایرۆسی کۆرۆنایەکە بوو لەو کاریگەریانەی کە وای کرد لە ڕووی ئابووریەوە کەم تا زۆر کاریگەری نێگەتیڤ دروستکە ئەمەوێت لە ڕووی سەربازیەوە پرسیار لێ بکەم ڕۆڵی فەرمانگەکەی ئێوە پەیوەندەکانی دەرەوە چی بووە بۆ مامەڵەکردن لەگەڵ وڵاتان لە پێدانی کۆمەچی سەربازی لە کاتێکدا کە خۆتان نەزانن هێشتا مەترسیەکانی داعش لە ناوچەکە مەترسی دیارن مەترسیەکە هێشتا بەسەر نەچوون پەیوەندیە یان هەماهەنگی ئێوە بۆ هاریکاری سەربازەکان لەگەڵ وڵاتان سۆرە ئەوە بوارێکی تایبەتمەندە بە وەزارەتی کاروباری پێشمەرگە بەڵام لە هەمان کاتیش لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە تا ڕادەیەک ئێمەش بەشدار بووینە و هەوڵیشماندایە کە ئەو هاوکاریانەی کە لە ڕابردوو هەبووە بەردەوام بیتن بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی داعش چونکە داعش تا ئێستاش مەترسیمایە و سەری هەڵدایتەوە و پێویستە بە شێوەک لە شێوەکان ڕوبەڕووی داعش ببینەوە لە سەردانەکانی خۆمان لە بۆ دەرەوە لە بۆ ئەمریکا و تایبەتی شاندی بیانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کە توانرایە ئەو پەیوەندی و ئەو هەماهەنگی کە جاران هەبووە بەردەوام بیتن بە تایبەتی ئەو پرۆگرامەی ڕیفۆرم کە لە وەزارەتی پێشمەرگە هەیە تا ئێستاش بەردەوامە و هاوکاری و پرچەکردنی لیوایە یەگرتووەکان بەردەوامە چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی سەربازی و مەشق و ڕاهێنان و پرچەکردن و کەلوپەلی سەربازی بەردەوامە لەلایەکی تریشەوە بینیمان کە ئەو ئیدانەکردنەی موشک هاوێشتنی سەر هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەرپێزدانیۆکی نێودەوڵەتی هەبوو و لە هەموو قونسڵگەریەکان لە هەرێم و باڵێزەکان لە بەغدا و بگرە لە کۆمەڵگای نێودەوڵەتیش بە هەمان شێوە بەرپێزدانەوەکی تون هەبوو ئیدانە و سەرکۆنەگرتنێکی بەهێز هەبوو بە تایبەتی ئەو بەیان هاوبەشەی کە لە نێوان وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا جێخۆی گرت و دوای ئەوەش بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو بەکردەوەیی ئەو شوێنە هەندێک لەو شوێنانەی کە بە دیدی ئەمریکا کە دەستیان هەبووە چ لە ئەوەی هەولێر و چ لە ئەوەی کە لە بەغدا و بەلەد ئەنجام درا بوو بەرپێزدانەوەی فعلی ئەنجام درا بەواتایەکی تر
ئەو پەیوەندیانە بەردەوامن و ئێمەش لەگە قۆنسڵگەریەکان کە لێرە ڕۆژانە لە نزیکەوە متابعی بارودۆخی هەرێمی کوردستان چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ئابوووریەوە و بەردەوامن و ئەوەی کە دەکەوێتە سەر ئەستۆ ئێمە وەکو فەرمانگە ئێمەش هەوڵ دەدەین کە دیدی حکوومەت و واقعی ئەو شتانێک کە لە هەرێم دەگوزارێ لیان ئاگادار بکەینەوە. باش کاک سەفین زۆر زار لە هاتنی قۆنسڵخانەکان لە هەرێمی کوردستان کاتێک کە ئێوە لەگەڵیان دادەنیشن یانیش لە کۆبوونەوەکانیان لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان دەبینین کە متعاطفن لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر پرسی ڕێکنەکەتن یان ڕێککەتن لەگەڵ حکوومەتی عێراق کە زۆر زادرێن خۆ دەدەزنەوە ئەوان لەوەی کە شایستەداراییەکان بۆ هەرێمی کوردستان بنێرن یانیش بەپێی دەستور مامەڵە بکەن ئەمە دەبینین لە ڕووی میدیاییەوە متعاطفن بەڵام لەسەر ئەرزی واقع فشارەکانیان چیا ئەوەندە ئێوە دەبینن هەر تەنها لە سوارچەوەی سۆزداریەوە قسە دەکەن یانیش فشاریان هەیە بە تایبەت وڵاتە زلێزەکان. بێگومان ئەو هەموو هاوکاری و یاخود سەرمایە گوزاری مرۆیی و مادی و سەربازی و معنەوی کە لە 2023 تا ئێستا لەلایەن هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا کرایە بێگومان حەز و خواستیان ئەوەیە کە عێراقی سەقامگیر هەبیتن و ئەو بنەمایانەی کە عێراق لێستا دروست کرایە وەکو دیموکراسی فێدرالی جێگیر ببیتن. ڕاستە ممکنە دەستور وەکو خۆی جێبەجێ نەکرابیتن بەڵام لە هەمان کاتیش هەوڵەکان بەردەوامە کە پرۆسەی دیموکراسی مەسەلەی هەڵبژاردنە و یاخود سوڵتە حاکم بیتن ئەوانە بەردەوامن کە هاوکاری عێراق بکەن و لە هەمان کاتیش هەرێمی کوردستانیش. بەڵام لە ڕووی فشار کە باز دەکەی ممکنە بەو شێوەی کە بەو شێوە زەقەی کە زۆر جار ئێمەمانە مەبەستمان بیتن وانە بیتن بەڵام لە پشت پەردە هەمیشە هەوڵیاندا ئامۆژگاری هەموو لایەکیان کردیە ئامۆژگاری هەولێر و بەغداشیان کردیە کە پێویستە زیاتر لە یەک نزیک ببنەوە هەوڵ بدەن کە بەڕێگای دیالۆگ کێشەکان چارەسەر بکەن و لە چارچوەی داڕشتنی بودجە هەوڵ بدرێ شایستەدارەکانی هەرێمی کوردستان جێگیر بکرێتن و ئەو ڕێکەوتنەی کە دەکرێت لە نێوان هەردوو لە ئیلتیزامی پێوە بکرێتن و بۆ نمونە سەبارەت بە ڕێکەوتنی شنگال بۆ نمونە کە یونامی خۆی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو بەڕێز جنین پلاسخارت هەمیشە خەمخۆر بوو و لە ناو ئەو لە بین هەردوو لایەن دەهات و دەچوو تا ڕێکەوتنێکی زۆر گونجا و ڕێک و پێک هاتەکە وەڵام بەداخەوە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرایە. کێشەکە لێرەیە ڕێکەوتن دەبیتن لە نێوان هەولێر و بەغدا بەڵام لە ئەرزی واقع جێبەجێ ناکرێتن و دەبین خەڵکانی تر بەدەر لە سوڵتەی حکومی دەکەونە مەدان و دەرفەتەکە هەر دەقۆزنەوە و کێشە دروست دەکەن بەڵام هەمیشە ئەو وڵاتانە ئەمریکا بریتانیا فەڕەنسا ئەڵمانیا هەموو هاوپەیمانان بەحقیقەت ڕۆڵیان پۆزتیڤ بووە لە بۆی کە هەوڵ بدرێ هەردوو لە بگەنە یەک و هەوڵ بدەن بە ڕێگای دیالۆگ گرفتەکانیان چارەسەر باشە. من مەبەستما کە دەوەرەی دووەمی بەرنامەکە تایبەت کەم بە نووسینگەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە و هەروەها نووسینگە و قونسڵخانەکان لە هەرێمی کوردستان بۆیش پێم خۆشە پێکەوە راپۆرتێکی بنکۆڵکاری لەسەرەوە بینین و دواتر قسە و باس لەسەر ئەو بابەتەش بکەین. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بە ڕووی وڵاتانی جیهاندا هەنگاوی گەورەی پەیوەندی دیبلۆماسی و بازرگانی ناوە لەسەر ئاستی قاڕەکان بە تایبەتی لە ئەوروپاوە. هەرێمی کوردستان پەیوەندیشی بەرفراوانی هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوە لە هەمان کاتدا وڵاتانی دیکەیش هەرێمی کوردستان و کولانکەی یارامە بین و کۆنسڵگەری گشتیان لێرە هەیە بە جۆرێک هەرێمی کوردستان 14 نوێنەرایەتی هەیە لە وڵاتانی دەرەوە لە هەمان کاتدا کۆنسڵگەری گشتی چەندین وڵاتی هەرێمی کوردستانن کە ژمارەیان 37 کۆنسڵگەری گشتیە و بڕیاریش وایە ئەم ژمارەیە بەرفراوانتر ببێت. کۆنسڵگەری گشتی کۆماری رووسیای فیدرال، ئەڵمانیا و چیک و هەنگاریا و هۆڵەندا و ئیتالیا و ئەرمینیا و یۆناان و کۆنسڵگەری گشتی کۆماری فەڕەنسا لە هەرێمی کوردستاندان. نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا دەبینم. ئەو لەگەڵ باسکردنی پەیوەندی بەهێزی هەمیشەیی نێوان کۆماری فەڕەنسا و هەرێمی کوردستان هاوکات باس لەوە دەکات کەوا چەندین پلانیان هەیە پەیوەندیەکانی کوردستان و فەڕەنسا بەهێزتر و فراوانتر بکەن. پلانمان ئەوەیە کە ئەم پەیوەندیە بخینە بوارەکانی ترەوە بە تایبەتی لە بواری بازرگانی و ڕۆشنبیری و ئەکادیمیەوە زیاتر پەرەی پێ بدەین لە داهاتوودا. لەناو پرۆگراماندا هەیە لەم کابینەیەدا کۆنفرانسێکی ئابووری ساز بکەین لە نێوان هەردوو حکوومەتدا لە شاری پاریس بۆی بتوانین
کۆمپانیا گەورەکانی فەڕەنسا بین لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن هەر بواری ئەکادمیش دەمانەوێت کە قوتابیان بین لە زانکانی فەڕەنسا خوێندنی خوانتەوە بکەن وەروە بە پێچەوانەوەش هەندێک قوتابی فەڕەنسی بێت لە هەرێمی کوردستان وەکو دەورات یان ساڵێک لە زانکۆیەکانی کوردستان خوێندن تەواو بکەن خودی سەرۆکوەزیران بەڕێز کاک مەسرور بەرزانی لە پەرلەمانی کوردستان باسی ئەوەی کرد کە لەم کابینێدا ئێمە گرنگی ئەدەین بۆ ئەوەی پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ دەرەوە زیاتر بکەین و پەری پێ بدەن یەکێک لە وڵاتانە وڵاتی فەڕەنسایە هەروەک چەندین وڵاتی دیکەی ئەوروپی نوێنەرایەتیان هەیە وەک نووسنگەی باڵۆزخانی شانشینی سوید و کۆماری نەمسا و نووسنگەی نێردەی یەکێتی ئەوروپا و ڕۆمانیا و پۆڵەندا و شانشینی ئیسپانیا و دانیمارک و بیلاڕوسیا و ئۆکرانیا و نووسنگەی نوێنەرایەتی یۆنامی و سلۆڤاکیا و کۆنسوڵگەری گشتی شانشینی یەکگرتووی بەریتانیا لە کوردستاندان لە ڕێگەی پرۆگرامی زوومەوە گفتوگۆ لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەریتانیا دەکەم باز لەوە دەکات کەوا لەم کابینەیەدا هەوڵی دوولایەنە هەیە بۆ زیاتر فراوانکردنی پەیوەندیەکانی کوردستان و بەریتانیا تایبەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی بەریتانیا ئەتوانم بڵم لەسەر ئاستێکی زۆر باشایە و هەم خواستی هەرێمی کوردستان بۆ پەیوەندیەکان و فراوانکردنی پەیوەندیەکان لە هەموو بوارە جیاجەکانە هەیە هەم بریتانیەکانیش خواستیان هەیە و چەندین جار ئەوانیان بۆ ئێمە ڕوو کردوتەوە کە خواستی فراوانکردنی پەیوەندیەکانیان بە نمونش پێم بڵێ بەڕاستی چۆن ئەکرێ پلانتان چییە پەیوەندیەکان فراوانترکەن هەر نمونەی خۆی ویستە باسێکی هەر نمونەیەکی تری زیندوو ئەوەیە کە لە مانجی 12دا یەکەمین دەرفەت کە دروست بوو بۆ بەریتانیا لە ڕووی ئەوەی کە سەردانی دەرەوەی بەریتانیا بکەن دیارە جەنابەت دەزانی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگرە لە هاتوچۆ و گەشت و ئەوانە یەکەمین دەرفەت کە بۆیان دروست بوو لە بری وەزیرێک دوو وەزیر هاتە هەرێمی کوردستان وەزیری دەرەوە و وەزیری هێزە چەکدارەکان لە وەزارەتی بەرگری تا چەنە حەز بەوەکەن ئەخوازرێ کە پەیوەندیەکان بەرفراوانتر ببن و هەماهەنگی و چالاکیەکان پێکەوە زیاتر بکرێن ئەو خواستا بینیت بەتایبەتی لەم کابینەیە بە دڵنیاییەوە یعنی هەرێمی کوردستان بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەیە و بۆ دەیەوێت پەیوەندیەکانی فراوانکە چونکە ئەمە کۆڵەکەیەکی ئەساسی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە کە ئێمە هەم پەیامەکانی خۆمان بگەێنین بە دەرەوە لە پەیامەکانی کورد و هەرێمی کوردستان هەم زۆر جار نیگەرانیەکانمان بگەێنینە دەرەوە. هەرەوەندەش نییە وڵاتانی دیکەی قارەکانی دیکەش لە ڕێگەی کۆنسڵگەری و ئاژانس و نووسنگەوە لە کوردستاندان کۆنسڵگەری گشتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا نووسنگەی باڵۆزخانەی کەنەدا لە هەولێرن لەگەڵ بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا باس لە بەهێزکردنی پەیوەندیەکانی هەرێم و ئیدارەی نوێی ئەو وڵاتە دەکەین ئەوە چەند ساڵە حکوومەتی ئەمریکا و کۆنگرەسی ئەمریکا پارە تەرخان دەکەن بۆ دامی هێزی پێشمەرگە و دابینکردنی کەلوپەل و چەک و تەقەمەنی دەمانەوەی ئەو بوارە ئەو پشگیریە بەردەوام بێ حتمما داواکاریمان لە حکوومەتی تازەی ئەمریکا ئەوەیە کە ئەو پشگیریە بەردەوام بێ بەڵام دەمانەوەی عێلاقەی کوردستان لەگەڵ ئەمریکا فراوانتر بکەین خاستن لە بواری کللتوری و لە ڕووی پەیوەندی زیاتر و هاتنی شاند دیبلۆماسیەکان بە شێکی فراوانتر یان وە بەرهێنەرە ئەمریکیەکان پلان هەیە ئەوەی جەنابتان ئاگادار بن کە بێن لە هەرێمی کوردستانەوە بەرهێنانی زیاتر بکەن لە هەموو بوارەکانە ئێمە وەک نوێنەرایەتی لە بدایەتەوە دەست پێ دەکەین کە پەیوەندی دەکەین لەگەڵ شەریکات یا ڕێکخراوەکان لە بدایەت هەموو معلومات پێیان دەدەین یاساکانی کوردستان چۆنە جەوی بزنس چۆنە لە کوردستان دوایە محاولە دەکەین ئەوان بێنە کوردستان بە چاوی خۆیان ببینن خەڵکەکە بناسن تعارف بکەن لەگەڵ بزنسمانی کوردستانی و دوای ئەوە فکری ئیستیسمار دەکەن زۆر باشە بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە تا چەنە هەستەکان خواست هەیە کە هەم پەیوەندیەکان بەرفراوانتر ببن هەم شاندە دیبلۆماسیەکان لە هەردوو لە هەم پەیوەندی دوو قۆڵی بتەوتر ببێ بەتایبەتی لەم کابینەیە بەڕاستی هەموو کابینەکانی کوردستان زۆر تەرکیزیان کردووە لەسەر عێلاقاتی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و بە خۆشحاڵیەوە دەڵێم کە کابینەی نەوەمیش عینی سیاسەتی هەیە.
فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە توانێت زیاتر پەیامی حکوومەتتی هەرێمی کوردستان بە جیهانی دەرەوە بگەێنێت و بە ناوەندە نێودەوڵەتیەکان و لە هەمان کاتیشە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە دەتوانێت پردی پەیوەندی بێت لە نێوان هەرێمی کوردستان و جیهانی دەرەوە بەو شێوەیە کە هەموو دید و ڕۆیای حکوومەت بۆ جیهانی دەرەوە ڕوون دەکاتەوە و شی دەکاتەوە و بێجگەلەوە کارکردنە لەگەڵ ئەو زانکۆیانەی کە لە دەرەوەی بۆەوەی کە پردی پەیوەندی نێوان ئێرە و دەرەوە بەهێز بکرێت لە ڕووی دیبلۆماسیەوە کارکردنە بۆەوەی کە بتوانین وەبەرهێنەری بیانی هەن بدەین بێن لە کوردستان وەبەرهێنان بکەن بێجگەلەوەش کاری تر کە مەسەلەن ئێمە دەتوانین بیکەین ئەوەیە کە زیاتر گرنگی بدەین بە بابەتی ژینگە کە شتێکی ئایندەیە و هەروەها یەکسانی جەندەریە پرسەکانی پێکەوە ژیانی ئاشتیانێ ئەمانە هەمووی بابەتێکن کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کاری لەسەر دەکا بۆ ئایندە. وڵاتانی ئاسیا و پاسیفیک و چەندین وڵات نوێنەرایەتی خۆیان لە هەرێمی کوردستان هەیە وەک کۆسڵگەری گشتی کۆماری تورکیا، کۆسڵگەری کۆریا و هند و کۆماری چینی میلی و کۆماری قوبڕوس و کۆماری سریلانکا و نووسنگەی کۆسڵگەری ژاپۆن، ئاژانسی هاریکاری نێودەوڵەتی ژاپۆن جایکا، ئاژانسی هاریکاری نێودەوڵەتی کۆریا کۆیکا، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا کۆمەڵی کۆسڵگەری واک، کۆسڵگەری گشتی کۆماری ئیسلامی ئێران و ئاردن و فەڵەستین و کوێت و سعودیە و ئیمارات پەیوەندێکی بەهێزیان هەیە و بڕیاریش وایە وڵاتی قەتەر کۆنسڵگەری گشتی خۆی لە هەولێر بکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین وڵاتدا لە دەرەوە هەن. نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەڵمانیا و ئەمریکا و ئوسترالیا و ئیتالیا و ئیسپانیا و ئێران و بەریتانیا و فەڕەنسا و سوێد و سویسرا و ڕوسیا و نەمسا و پۆڵەندا و یەکێتی ئەوروپا بوونیان هەیە. بەڵێ کاک سەفینەوە لە ڕێگەی چواردە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لە وڵاتان. قسەمان لەسەر ئابووری و بەشێکی بچوشمان قسە لەسەر سەربازی کرد، بەڵام ئەمەوێت پرسیار لەسەر پەرەپێدانی کللتوری هوەری ڕۆشنبیری بکەم. ئایا ئەو فەرمانگانە تا چەند دەتوانن و چەند لە پلانیاندایە کەوا ئاستی هەمەهانجی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە بەرزتر بکەن لە بواری کللتوری و هوەری و ڕۆشنبیری کە خۆتان نەزانن یەکێک لە شناسی میلەتانیش مەسلەی هوەر و ڕۆشنبیریە. بڵێ هەر ئیزافەکردنێک لەسەر راپۆرتی ئەو هاوڕێیەتان قونسلی فەڕەنسستینی کە ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان ئەوانیش لە هەرێمی کوردستان هەبوونیان هەیە. هاوکاریشمان باژێ بەوەی کرد کە بەم نزیکانە قوسڵخانەی قەتەریش لە هەولێر دەکرێتەوە ئەگەر ئاماژەیەکی لەسەر ئەو بابەتەش. بەڵێ نیازیان دەربڕیە، نیاز ئێستا وەزم لە سەروبەندی ئەوەنە لەگە بەغدا لەگە وەزارەتی دەرەوەی فێدرالی کارەکانیان ئەنجام بدەن. بێگومان هەبوونی ئەو ژمارە 37 تا نزیک 40 کە قونسڵگەری گشتی و قونسلیە و نێردەی نوێنەراتی سەفارەتەکانە و هەروها قونسلی فەخریشن کەەوە ئەو ژمارە هەموو ئەوانە لە خۆ دەگرێتن و ئیزافەتەن نوێنەری یەکێتی ئەوروپا و هەروها ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی سەر بە UN-ەوە. هەوڵەکانمان بەحەقەت لەگە نوێنەرایەتیەکانمان لە بواری جیاجیا هەروەکو بەڕێزەکانیش لە نوێنەراتی ئاماژەیان پێدا هەمان ڕەهەندە لە ڕووی ئابووری و سیاسی و دیبلۆماسی و کەلتوری و زانستی و ئەکادیمیش هەوڵدرایە کە لە هەندێک لە وڵاتانە کە نەک تەنها لە بواری دیبلۆماسی و سیاسی و ئەمنی بیتن بەڵکو ڕەهەندەکانی تریش بایەخی پێ بدرێتن و بۆ نمونە قونسڵگەری چیک لە هەرێمی کوردستان هەنا ئێستا شاری زانستیان دروست کردێت چەند زانکۆیەکی ناوداری چیکی لە هەرێمی کوردستان لەو کامپە هەبوونیان هەیە و هەوڵیش درایە لە ڕووی بواری هوەریش بەر لە کۆرۆنا چەندین کاری هوەری و نمایشی هوەری و ئاڵوگۆری بواری هوەریەکان ئەنجام درایە. هوەرمەندانی هەرێمی کوردستان سەردانی دەرەوەیان کردێ و بە پێچەوانش بەڕێی قونسڵگەریەکان یاخود بەڕێی نوێنەرایەتیەکانیش توانرایە
کە لەو بوارش ئاڵگۆڕی باری هوەری بکرێ و تایبەتی پەیوەندی نێوان زانکۆکانیش دروست بکرێتن بە مەبەستی ئاڵگۆڕی زانستی و قوتابیان و کاتێکیش کە پرۆژەی تواناسازی هەبوو ئەوەش بوارێک بوو کە بەڕاستی ساڵانە ژمارەیەکی زۆر لە قوتابی خوێندکارانی هەرێمی کوردستان ڕویان لە دەرەوە دەکرد بە مەبەستی وەرگرتنی ماستەر و دکتۆرا. کاک سەفین خۆتان نەزانن کە شکاندنی شکۆی داعش لای پێشمەرگەوە یەکێک بوو لەو سەردێرانەی کە لە تێکڕای میدیاکانی جیهانی بەجددی ینی خرابەر باس و خواسەوە و کورد بە پێشمەرگە و بە شەڕی داعش زۆر ناسرایەن. بەڵام لەگەڵەوەشدا ژێرخانی کوردستان لە بواری هوەری و ڕۆشنبیریش ژێرخانێکی خراپ نییە. دەکرێت ئەوەندە باسی نەکەین بڵین لە مستەوای جیهاندایە، بەڵام دەکرێت بە لێکنێزیکردنەوە لەگەڵ کللتورانی وڵاتانی جیهانی بتوانن کە ئەوانیش کارەکانی یا کارە هوەرەکانی خۆیان پێشکەش بکەن. بەدیوێکی دیکە بڵێم پەیوەندی بەستن لەگەڵ وڵاتانی جیهانی ئەگەر بەشێکی لەکنزیکنەوەی یان نزیکبوونەوەی کللتورەکان بێت، بەشێکی تر عەرزی هوەری کوردیە کە بەشێکە لە شوناسی کوردی. پرسیارەکە لەسەرەوەیە کە نوێنەرایەتەکانی ئێوە چەند تەرکیز لەسەر بواری هوەری ڕۆشنبیری شەکەن. بێگومان هوەری شەرۆکە خۆشت ئاماژەت پێدا پێناسەی گەلانە و لە هەر شوێنێک هەوڵ درابیتن کە لە ڕووی جێڕانی ئاهەنگی نەورۆز بیتن یاخود کۆبوونەوە بیتن یانیش پێشکەشکردنی هەندێک لایەنی هوەری هەرێمی کوردستان لە ڕووی شێوەکاریوی هەوڵ هەبووە و هەندشتی باشیش کرایە لە ڕابردوو، بەڵام زۆر جاج بەداخەوە لە لایەنە تەکنیکیەکەی و گەیاندنی ئەو ژمارە زۆرەی کە پێویستە بچن بەشداری لەو ئاهەنگانە بکەن یاخود ئەو کەلوپەلانە ممکن هەندێک کێشەی تەکنیکی دروست بیتن، بەڵام هەوڵیش درایە کە نەکتەنها ئەوەی هەرێمی کوردستان بەدەرەوە بەڵکو دنیای دەرەوە هەرێمی کوردستان کە ئاشنایی پەیدا بکەن. ساڵی ڕابردوو باڵێزی ئیسپانیا لە کە ڕۆژی نەتەوەییان بوو لە ئیسپانیا لە بەغدا نەیتوانی ئەو ئاهەنگە بجێڕی هاتە هەرێمی کوردستان و لە قەڵاتی هەولێر ئاهەنگی زۆر خنجیلانەوی جێراوە شتێکی زۆر بەرچاو و سوپاس و دەستخۆشی لێ دەکەین و هەروها قونسلەی بریتانی لە ڕابردوو کە گەشتی مەسرحی شێکسپیر لە چەند وڵاتێکی جیهان دەستنیشان کرابوو، یەکێک لەوانە هەرێمی کوردستان بوو کە لە هەرێمی کوردستان بۆ چەند ڕۆژێک نمایش کرا و ئەو هەوڵوتە بەرنامانە بەردەوامە. بەڵام هەروکو گوتم زۆر جاریش کێشەی گەیاندنی ئەو هوەرمەند و ئەو بەڕێزانانە لە بۆوێ خۆشتان دەزانن ئەو خەڵکەیما بە کە سەفەر دەکات دەپێویستە بە جوازی عراقی سەفەر بکەوە یەکێک لەو ئاستەنگانەی کە هەیە جوازی عراقی یەک لەو کێشانەیە کە هەیە بە ئاسانی ناتوانانی ڤیزە وەربگریتن، بەڵام چەندین کار و بەرنامەی لەو جۆرە لە ڕابردووکرایەوە هیوادارین پاشی کۆرۆنە و تۆزێک باشتر بوونەوەی باری ئابووریش لە هەوڵەکانمان بەردەوام بین. من لە بەرەوەی کە کاتی بەرنامەکەم تەواو دەبێت بۆیش دوا پرسیارم ئەمەوێت ڕۆشنایەک جارێک کە بخینەوە سەر خوێندن و پرسە ئەکادیمیەکە. بێگومان خۆتان نەزانن کە ناردنی قوتابی خوێندکاران بۆ دەرەوەی هەرێمی کوردستان هەر بە تەنها بەدەستێنانی بڕوانامی ئەکادیمی نییە، بەڵکو بینینی تەجروبە و ئەزمونێکی ترە بە تایبەت لە وڵاتانێک کە پێشکەوتونە بواری ئەکادیمی. لەکوێی پلانی ئێوێ جارێکی دیکە هاندام بکەن یان جارێکی دیکە لەگەڵ وڵاتانی دەرەوە قسە بکەن بۆەوەی مەقعد و کورسی جۆرا زۆر بۆ قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان دابین بکەن لە وڵاتە پێشکەوتەکە. بەڵێ لە ڕابردوو هەروکو باسم کرد پرۆژەی تواناسازی هەبوو ژمارەی زۆریش لە هەرێمی کوردستان چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت سوودمەند بوون و زۆریش لەو بەڕێزانە بە ئەزمونێکی باش و بە بڕوانامەی بەرز گەڕانەوە کوردستان و ئێستا خزمەت بە هەرێمی کوردستان دەگەینن. جگەلەوە هەوڵماندایە لەگە هەندێک لە وڵاتانش ئەگەر بکرێ کورسی خوێندن و زەمالات بۆ تایبەتی رووسیا و چەند ساڵێکە ژمارەی بەرچاو لە بۆ ئاستی دراسەی عولیا پێشکەش دەکەن بە هەرێمی کوردستان و بەڕێگای وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵا ئیعلان دەکرێت و هاوڵاتیان بۆیان هەیە کە ئۆنلاین تەقدیم بکەن و حالی حاضر بەرنامەی وهالە لە ئارادایە و لە ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە چەندین کورسی خوێندنیان پێشکەشکێت. جگە لەوەش بۆ نمونە قونسڵیەی هیندستان
چەندین دەورەی تەکنیکی پێشکەش بە کارمەندانی حکوومەت دەکات لە ماوەیەکی کورت چەند مانگێک کە لە بواری خۆیان بواری جیاجیا بتوانن ئەو دەورانە لە هیندستان ئەنجام بدەن و بە هەمان شێوە لە کۆریای جنوبی و لە چەندین وڵاتی تریش ئەو هاوکاریانە هەبوو و هەولیش دەدەین کە لە داهاتوو زیاتر بکرێتن. بەڕێز سەفین زەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کاتم گرتم. سپاس بۆ ئێوەش کە بینەرما بوو. زۆر سپاس لە بۆ ئێوەش. دادیدار هەرشاد.